بۆ جاری دێم و بە بیانووی پێدانی هەلێک بە دانوستان و هەوڵە دیبلۆماسیەکان، دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە ئەنجامدانی هێرشی سەربازی فراوان بۆ سەر ئێران پاشگەز بووەوە. چاودێرانی سیاسی هۆکارە سەرەکیەکانی ئەو پاشگەزبوونەوانە ئاشکرا دەکەن. پاشگەزبوونەوەی ترامپ لە وەشاندنی گورزی سەربازی فراوان لە ئێران تەنیا ڕووداوێکی تێپەڕبووی ئاسان نییە، بەڵکو بووەتە دیاردەیەکی دووبارە بووەوە لە سیاسەتی واشنتۆن بەرامبەر تاران. بە جۆرێک لە چەند مانگی ڕابردوودا چەند جارێک ترامپ باسی هێرشی گەورە و یەکلاکەرەوە و توند و بێوێنەی بۆ سەر ئێران کردووە، بەڵام دواتر پاشگەز بووەتەوە. ئەوەی پرسیاری دروست کردووە بۆچی سەرۆکی ئەمریکا کە خۆی وەک خاوەنی بڕیاری یەکلاکەرەوە دادەنێت و هەڕەشە دەکات و دواتر لە جێبەجێکردنی هەڕەشەکانی لە ئێران پاشگەز دەبێتەوە. چاودێران لەو بڕوایەدان هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ بوونی کەلێنی گەورە لە نێوان حساباتی واشنتۆن و واقعی مەیدانی. بە وتەی چاودێران ئەمریکا و قەوارە ئیسرائیل لە سەرەتای جەنگ پێیان وابوو فشاری سەربازی دیاریکرا و ئێران ناچار دەکات پاشەکشە بکات و توانای وەڵامدانەوەی لاواز دەکات و ناچاری دەکات مەرجەکان قبول بکات، بەڵام ڕووداوەکان ئەنجامی پێچەوانی لێکەوتەوە و ئێران ملکەچی داواکاریەکان نەبوو و بە توندی وەڵامی دایەوە و هەمووانی تووشی شۆک کرد. ئەمریکا دەیویست ئۆپەراسیۆنەکەی بەرامبەر ئێران خێرا و دیاریکراو بێت، بەڵام پرۆسەکە بووەتە کێشەیەکی ئاڵۆز و شکستی هێنا لە هێنانەدی ئامانجەکانی و تێچووی سیاسی و سەربازی و ئابووری لەسەر ئیدارەکەی ترامپ زیاد کردووە. خەریکە جەنگەکە دەگۆڕێت بۆ ململانەیەکی درێژخایەن کە پێویستی بە سەرچاوەی دارایی و سەربازی گەورەیە. گەرووی هورمز کە بووەتە ئەمرازێکی استراتیژی بەدەستی ئێرانەوە دەرکەوت، ئەمە تەنیا ڕێڕەوێکی دەریایی گواستنەوەی وزە نییە، بەڵکو شادەماری گرنگی ئابووری جیهانیە و هەر تێکچوونێکی ڕنگدانەوەی لەسەر بازاڕەکانی وزە و تێچووی گواستنەوە و گرانبوونی نرخی کاڵاکان و حساباتی زلهێزەکان دەبێت. پێشهاتەکان دەریدەخەن تاران لە هاوکێشەی وەڵامدانەوەی هێرشەکانی سەروڵاتەکەی وەک ڕەگەزێکی بنەڕەتی لە گەرووی هورمز دەڕوانێت و لەو بڕوایەدا پارێزگاری لە کارتە استراتیژیەکانی پێویستێکی هەنووکەییە، لە کاتێکدا هەڕەشە سەربازیەکان و فشارە دەرەکیەکان بەردەوامن. توانای موشەکی و درۆنی ئێران و پێشکەوتنی توانای پێکانی ئەو موشک و درۆنانە بوونە هۆی ئاڵۆزکردنی حساباتەکانی ئەمریکا. وەڵامدانەوەی تاران زیانی گەورەی بە بەرژەوەندیەکانی واشنتۆن لە ناوچەکە و هاوپەیمانەکانی گەیاندوو، ئەوەش نیگەرانی فراوانی لێکەوتووەتەوە.